لە ئێستادا ئەوەی کە زۆر قسە و باسی لەسەر دەکرێت مەترسی ڕوخانی پردی نێو گەلی عەلیبەگ هەیە. بۆیە لەسەر ئەم بابەتە ئەمەوێ قسە لەگەڵ کاروان میر ئاودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران بکەم. کاروان سڵاوت لێبێ. ئەوەی کە ئێستا زۆر قسە و باسی لەسەر دەکرێت مەترسی ڕوخانی پردی گەلی عەلیبەگ هەیە. خۆی بسەرەتا شتێکی وا وتراوە، بەڵام لە ئێستادا نەخێر برادرانی ڕێگاوبان ئێسایشی خۆیان دەکەن. خەڵکەکە دەترسێ، پێی وایە ئەگە قورسێک لەسەرەوێ دروست دەبێ بەسەر جسرەکە هاتوشۆ گرێ لەنگین و جوڵە و بزاو تێدوچێ دەبێ، پێیان وایە ئەمە زەرێرێ بەم جسرە کەوتوی هاچی. بە دڵنیاییەوە مەسەلەی هەسەنگاندنی زیانی با بڵێن بەرکەوتە برادرانی ڕێگاوبان ئەندازیاریان هەیە. خۆمانش ئیشی مەترسی و بابەتی دڵنیاییدانەوە ئەمانەوەکو بەرگری شارستانی ڕەشایەوە دەکەین. هیچ مشکلەیەکمان نیە، تەنها مشاکلاتی قفڵبوونی ڕێگاکەمانە وردە وردە پەیتا پەیتاکرێتەوە. سەدان ئۆتۆمبیل لێرە ڕیزیان بەستووە. ئێستا ئۆتۆمبیلەکان کاتژمێریتر ئەوە هیچی نامێنێ. برادرانی هاتوچۆ شارەوانی و ڕێگاوبانی ئێسایشی خۆیانەکەن. ئەوەیشی فریادڕەسی ئەوەی کە ئێمە لە حەوهە شوێن ئێساش لە مەجیداوە مشاکلاتمانەیە، لە بێخاڵ هەمام و پێشەش ئۆتۆمبیل ماڵبات ومانە قفڵ ببوون، هەموو شتانە ماوە جێگەیاندووە. حوتیمان لە ئیشکردنان لە هەر مەرکەزێک کاسێتیمان ئامادە کردووە. ئەوەی کە ئێساکانە هەیە دەبینن قورسبوونی بابەتی ئەم قڕولیتە ئەو خیز و شتەیە کە هاتن و پاشماوی لافاوەکە مشاکلاتمان هەبووە، بە تایبەت لە جسری دووە وردە وردە ئەم بابەتە سوگەکرێت و پانتایی جێگاکە ڕێڕەوەکەکرێتەوە و ڕێگای هاتوچۆی وردە وردەوە بەرەو کرانەوە دەچێت. واتە لە ئێستادا ئەتوانن شۆفێران ئەوانەی کە ئەگەڕێن و بۆ سۆر ئەم ڕێگا بەکاربێن دەتوانن بە شێوەیەکی هۆشیارانە، چونە سامەترسێکی بچکۆلانە هەیە لە ئەو پاشماوەی کە ماوەتەوە. برادرانی ڕێگاوبان ئێستا مەسەلەی مەجای ئیشکردنیان کەمتر بۆتەوە، لەسەر لە ڕەشایەوە دەکەن کەمێک ڕێگاکە تەنک بکرێ تا ئیشی تەواوەتی بکەن. بەداخەوە هۆشیاریە کە غیابێکی هۆشیاریمان هەیە، ئەم غیابە هۆشیاری لای دایکی کۆمەڵگا ئەشی هاوکارمان بن. کاتی ئامۆژگاری ئەدرێ، کاتێک کە زەرورنی هاتوچۆی بکرێ مەفروض وایە لە ماڵەکانیان بمێننەوە، بە تایبەت هەر بۆ ئێستاکە بۆ هەموو هانووسات. ئێمە لە هەولێر مشکلەمانە بۆ ئەمڕۆ لە زۆر جێگایتر لە مێرگەسوور هەمان بووە لە سنووری جوگرافیای خۆمانە، بەڵام خۆشبەختانە زیانی گیانیمان نەبووە، زیانە مادیەکانیش تاکوتەرا لە جێگاکانە پیادەکرێت. ئەم بارانە بارانێکی ڕەحمەتە، بیئافات دەبێ ئینشەڵڵا. ئاوەکە زۆر هەڵکشاوە و بەردەوامیش دەبێ ئەم بارانە، لەوانەیە مشاکلاتی تریش دروست بێ، بەڵام لە ئێستادا مشکلەیەکمان نیە. مەوفەق.